بەخێر بن بۆ دووەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ TOS لە سەراستی جیهان. ئەم لووتکەیە دەرفەتێکی ناوازە دەڕەخسێنێت بۆ ئاشنابوون بە نوێترین پێشکەوتنەکانی بوارەکە، ئاوبەشکردنی زانیاریەکان، گفتوگۆکردن لەسەر کەیسە ئاڵۆزەکان لەگەڵ هاوڵە نێودەوڵەتیەکاندا. کۆبوونەوەکە لە دوو ڕۆژی پڕ لە چالاکی و بابەتی تیۆری و پراکتیکیدا تایبەت بەم بوارانە ئەنجام دەدرێت. تەکنیکی نێشتەرگەری و کۆرسی دەستنیشانکردنی نەخۆشی بە سۆنار و کۆرسی دەرزی لێدان. بەشداریکردن سنووردارە لە هەر کاتێکدا ناو تۆمارکردن دەوەستێت و ئێستاوە پەلە بکە و ناوی خۆت تۆمار بکە و دەرفەتی بەشداریکردن لە دەست مەدا. بەرواری دەستپێک 5/12/2024 کاتژمێر 8 بەیانی. شوێن تاوەری تەندروستی سمارت هۆڵی کۆنفرانس 9/15. بۆ تۆمارکردنی ناو و بەشداریکردن سکانی ئەم QR کۆدە بکەن. سمارت وەرچەرخانە.